ڕەنگە کەسانێک هەبن لەم ژیانە پێویستیان بە بەشێک یاخود ئەندامێک لە جەستەی کەسێکی دیکە هەبێت کە وەکو خۆیان مرۆڤە. ژیانی کەسانێکی زۆر دەگۆڕدرێت لە خراپەوە بۆ باشتر بەهۆی ئەوەی ئەگەر ئێمە بەشێک یاخود ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی خۆمان ببەخشین. بابەتەکە بەخشین و پێدانە، پێدانەوەی ژیانە، بەڵام ئایا چۆن ببەخشین، لە چی ببەخشین، بە کێ ببەخشین؟ کامن لەو ئەندامانەی جەستەمان کە دەکرێت ببەخشرێ و ژیانێکی دیکەی پێ ڕزگار بکرێت لە کاتێکدا ئەگەر هات و ئێمە ژیانمان خۆی کۆتایی پێ هاتە بوو یاخود خۆشمان هێشتا لە ژیانی و دەتوانین ژیانی کەسێکی کە ڕزگار بکەین. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت. سڵاوتان لەبێ، ئێوارەتان باش و بەخێر بێت. خۆشحاڵم کە لە بابەتێکی دیکە گەڕام وڵاتان، هیوادارم کە بتوانین گفتوگۆ گەلێک بکەین کە جێگەی سوود بێ و بابەتێک بروژێنی کە جارێکی دیکە ببێتەوە هۆی بیرکردنەوە بۆ ژیانی هەر یەکێکمان. بۆ ئەو مەبەستە بەڕێز فەرهاد قادر سەرۆکی ڕێکخراوی جەستە بەخشان لە کوردستان لەلام میوانە زۆر سپاس دەکەم کە ئامادەبوون لە ستۆدیۆکەمان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم کەناڵە جوانش. زۆر سپاس بۆ جەنابتان. زۆر خۆشحاڵ بووم کە جەنابتان ئەمڕۆ توانیتان بێنە لای ئێمە و لە کاتی خۆتان بەخشی بە. خۆشحاڵتر منم، هیوادارم توانین بەرنامەیەکی بەسوود بە بینەرانی عزیز پێشکەش بکەین. هیوادارین. کاک فەرهادەرم بێلەوە دەست پێ بکەم کە ڕێکخراوی جەستە بەخشان چی بووە هۆی ئەوەی کە ئەم بیرۆکەیە دروست ببێ و لە کێو دروست بووە و چۆنێتی بوونی ڕێکخراوەکە؟ بەڵێ بە کورتی من بۆ خۆم لە تەمەنێک بوو لەگەڵ کۆمەڵی ڕێکخراو پێشتر کارم کردووە. لە ساڵی 96 و کاری ڕێکخراوە یەکەم. یەکێ لەو مەعاناتانەی کە وای کرد ڕێکخراوی جەستە بەخشان دروست بێت، من لە ناو کۆمەڵی تالاسیمیا کارمە کرد. نەخۆشی تالاسیمیایەکێ بوون لەو فیعانەی کە پێویستیان زۆر بەوە بوو کە چاندنەوەی مۆخیان بۆ بکرێ، بەڵام ئەمە بوو بۆ گرفتێ بۆەوەی کە خەڵکێک ئەترسان نێوێرا بەترسەوە مامەڵای لەگەڵە کرد. بەخشینی ئەندامی جەستە بەدەر تەنانەت لە دوای 2000ەکانیشۆ خوێن بەخشین بوو بە نەریت، ئەگینا خەڵک ئەترسان نێوێرا. بۆیە کاتێک کە لەو حاڵەتە تێگەشتم کە نەخۆشێک کاتێ پێویستی بە ئەندامێکی جەستە ئەبێت چەند گرنگە. ئەو کات زەرعی مۆخ شتێکی زۆر ئاسان بوو. ئەو کەسەی بەخشەرەکە بۆ برای دەروی وڵات ئەی بەخشی بە نەخۆشەکە. من لەمەوە سەرچاوی گرکارەکەم کە بیرم لێ کردەوە کە ڕۆژە لە ڕۆژان بتوانم ئەگەر لە ژیانی شابم، ئەگەر لە ژیان شانە بزانم ئەتوانم پریایی کەس بکەوم، چکە خۆم لەو مەعاناتا ژیام نەخۆشێکمان پێویستی بە خوێن بوو، لەبەر دەست نەکەوتنی خوێن بەداخەوە گیان لەدەزا. ئەمە وای کردبوو بیرۆکە بێ لە لام تاوەکوەوەی کە لە ساڵی 2010 وەسیەتنامەیەکم پێشکەش کرد بە وەزارەتی تەندروستی. بەداخۆ لەو کات زۆر بە هەند وەرنەگیرا، هەرەوە نەوتیان دەست خۆش بێ لە وڵاتی ئێمە جارێشتی وانە ئەگەر بوو بە سەرچاو. دواتر لە کابینەی دوای ئەوە کاتێک کە دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی بوو، من جارێکتر ئەو وەسیەتنامەمەم پێشکەش کردەوە بە جەنابی وەزیر. کاتێک وەسیەتنامەکەمایە زۆر پێی خۆش بوو و زۆر تەشجیعی کردم. دواتر دوای هەفتەیەک سپاسنامەیەکم لە وەزارەتی تەندروستیەوە پێگەیشت. لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر دانیشتین، ئەو پێشینەیەک یەکتریمانە ناسی داوای کردوتی بۆ ئێوە هەوڵیان بۆ ئەمەشیان بیکەی بەکارێکی ڕێکخراوەی. تۆ پێشتر چەند ڕێکخراوێکی مرۆیی باشت هەبووە. ئەمە لە لام دروست بوو. لەگەڵ برای بەڕێزم کا یوسف خەلیل نووسەر دەستمان کردبەوەی کە چۆن ئەم کارە وای لە بکەین لە ڕێکخراوەکە بین. پەرۆ پرۆگراممان بۆ دانا، لەگەڵ چەند کەسێکی تر قسەمان کرد. بە خۆشحاڵیەوە لە 1/12/2013 بە فەرمی مۆڵەتمان وەرگرت و بووینە ڕێکخراو. ئەلەمەوە سەرچاوی خۆش بێت. هەڵبەتە کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە، گومانی تێدانە، بەڵام بە دڵنیاییەوە پێما بێت لە هەر نەتەوەیکی دیکەش بێ، نەک تەنها بڵین لە کۆمەڵگە و نەتەوەی ئێمەدا ئەرکی ئەوێت ماندووبوونی ئەوێ بۆ ناساندنی بۆ گەیشتنی لای خەڵکی. ئەنجا من بەشێک لەم پرۆگرامە یاخود تەواوی ئەم پرۆگرامە لەگەڵ بەڕێستاندا ئەم مەڵقەیە لە نامان گرنگە ئێمەش دەرفەتێکی کە دروستکەینەوە بۆ ئەوەی بە خەڵکی بڵین کە ئەم بابەتە چەندە گرنگە و چەندە مرۆڤ دۆستانەیە. ئەمەوێت جارێکی دیکە وەکو چوونە نێو بابەتەکەوە بەوە دەست پێ بن کە کامل لە ئەندامەکانی جەستەی ئێمە ئەوانن کە دەبەخشرێن، ئێمە دەتوانین چه ئەندامێکی جەستە بەخشین. سپاس بۆ خۆی گەورە. ئەو ئەندامانەی جەستە کە دەبەخشرێن ئەو ئەندامانە باتنیەکانن، ئەوانن کە لە ناوەوەی جەستەی ئینسانان کە لەگەڵ دینی پیرۆزی ئیسلامە زۆر جوانیەکە گرێتەوە کە خی گەورە فەرمێ هەر کەسێک گیانێک ڕزگار کاوەکوە هەموو گیانەکان ڕزگارکە. وە لە دینی پیرۆزی ئیسلام شاڵێت ئەگەر بێڕزی بە جەستەیەکۆ کرا
جایز نییە بەخشینی بەڵام سیرەکەی نەلێکردنەوەی پەلەکانی تایە وەنە ناشرینکردنی ڕوخساری مردووەکە یانەوە کەسەی تایە ئەوانەی کە ئەبەخشرێت دڵە گورچیلەیە سیەکانە پەنکریاسە بەشێک لە ڕێگەکانە جگەرە چاندنەوەی مۆخە قەرینەی چاوە ئەو ڕەشێنەی چاوە ئەمانە و ئەندامانن کە دەکرێت سوودی لە بینرێەوە بە فەرمی لە لایانی تەندروستیەوە پێی پێبرابێ زانست ئەمانە ئەبەخشرێ بەڵام هەندێشتی تر هەیە وەکو جوانکاری بۆ نمونە لە پێستە لە کاتی نەشتەرگەری جوانکاریە هەندێک ئەندامی کە وەرەگیرێ ئەوانە ناچێتە بابی بەخشینەوە بەڵام ئەوی کە ئەبەخشرێت شتە باتنیەکانەکە بەخشەکان جەناب باسی کرد کە هەم دینی ئاینی ئیسلامی پیرۆزت بەیاد هێنایەوەتە ئێوە لە ڕووی ئاینیشە بە هەمان شێوە ئەو زانیاریانتان وەرگرتووە کە بابەتێکی گونجاوە و خەڵکی لێی نەترسێت ئێمە کە ڕێکخراوەکەمان دروست کرد لە سێ لایەنەوە ئیشمان کرد یەکێکیان یاسایی بەپی یاسا چی بکەین ئەم کارە ڕێکخین بەسپاسەوە بوو لەگەڵ پەرلەمان کە دانیشتنمان کرد لە کابینەی پێشتر لیژنەکان هاتنە سەرخات و لەگەڵ کۆمەڵە پسپۆڕی باشی پزیشکی و خەڵکی قانونی و ڕێکخراوەکەی ئێمەش توانرا لە ساڵی 2010 لە یەکەمین مادەی ساڵی 2010 بە یاسایەک بە 31 مادە ڕێک بخرێ بەخشینی ئەندامی جەستە سزای قرس بۆ کەسانی بازرگانی بەجەستەوەکەن مافیە و کەسێک کە ئێوە ئەندامی جەستەی بەخشێت مادەکان زۆر بوون و لە یەکەم دانیشتنیشا دەنگی پێدرا و پەسەندکرا ئەمە لە ڕووی یاسایی لە ڕووی ئاینیەوە ئێمە لەگەڵ وەزارەتی ئەوقاف لەگەڵ لیژنەی فتووە لەگەڵ یەکێتی زانایان دانیشتنمان کرد بەسپاسەوە ئەوانیش کە بە نووسراوی فەرمی جوابیاناینەوە تەنها لە دوو حاڵەت بەخشینی ئەندامی جەستە نیە ئەویش ئەگەر جەستەکە بشێوێنرێ کە سپاس بخوای گەورە ئەمە ناکرێت لە نییە لە دینە چکە ئێمە شتە باتنیەکانە و ئەگەر بێت و کەسەکە خۆی ڕەزامەند نەبوو بێت یعنی بەویستی خۆی نەبوو بێت ئێمە ژەمەی کە هەمانە بەویستی خۆی خەڵکێک دێت ئەبێت فۆرم پڕکاتەوە وەسیەت نامان و سێ دەبێتاندام لە هەردوو حاڵەتەکە لەگەڵ دینایەکان گیر بووین و ئەوانش بە فەرمی جوابیانەوە هاتەوە ئەوەی کە لایەنە کۆمەڵایەتیەکە لایەنە هۆشیاریەکەی خەڵک لایەنە تەندروستیەکەی خەڵک بەسپاسەوە ئەویشان هەر کارێکی باشترمان کرد کە ئێمە زۆرێک لەو خەڵکانی کە هانایان بۆ ئەبردین بۆی کە پێویستیان بە گورچیلەیە بە چاندنەوەی جگەرە زۆر جار خێزانەکەیان و دێمە ئامادەین گورچی لە بین بەم کەسە ئازی زەمان بەڵام خوێنەکانمان وەکو یەک نییە هی ئێمەی بۆ نابێ ئێمەش ناوی بەشێکماندانە و بەشی تۆماری ئەوانەی کە پێویستیان بە ئەندامی جەستا بوو ئەو خێزانانەی کە بۆ خێزانێکی تریش بە هەمان کێشەیان هەبوو ئەوانش گورچیلەکەیان نەبوو بە یەکمانە ناساندن جاری وا هەبوو لەناو ئەم خێزانە کەسێکە بۆی بەخشی بەوان و لەناو ئەوانشا کەسێکگەی بەخشی بەمان و لە هەمووی دڵخۆشترەوەیە کە ڕێکخراوەکەی ئێمە سپاس بەخوای گەورە لە دروستبوونی هەتا ئێستا توانیمانە 4 گورچی لە بە زیندوی ببەخشی بەداخەوە من پێش فترێ لەمەوە پێش لەگەڵ برای بەڕێزم کاکتۆر سامان وەزیری تەندروستی دانیشتنێکمان کرد ئەو زانیاری نەبوو لەسەرەوەی کە ڕێکخراوێکەیە لە کوردستان بەم شێوەیە و لە هەمووی گرنگترەوە بوو کە 2013 کە ئەم ڕێکخراوە دروست بوو بەردی بناغی نەخۆشخانەیەکی 100 قەرەوێڵەیی دانرا بۆ چاندنەوەی ئەندامی جەستا ئەگەر ئەم نەخۆشخانەیە تەواو بووایە وەزارەتی تەندروستی حکوومەت هێرە من پێم خۆشە لەم مینبەرەیەوە گویان لێبێت دوو سوودی زۆر گەورەیە کرد یەکیانەوەی کە ڕۆژانە لە ناو نەخۆشخانەکانی سلێمانی هەولێر دووەکو شوێنەکانی تر بە سەدان کەس غەسلی گورچیلەی بۆ کرێ هەر غەسلێکی گورچیلە 150,000 دینار لەسەر حکوومەت ئێستا ئەگە زیاتریش نەبێت کە با بڵێن دراوی دۆلار بەو شێوێ بەرزە خەرجێکی زۆرە لەسەر حکوومەت بەڵام ئەگەر هاتوو نەخۆشخانەیەکی 100 قەرەوێڵەیت کردەوە بۆ چاندنەوەی ئەندامی جەستا خۆڵێکی نەشتەرگەری و چەند بەشێک کە دەوێت چەند ئامێرێک دێ بۆ ئەو نەشتەرگەری و چاندنەوەی جەستەکە درێژخایەنتر دەبێت و سوودەکەی دواتر دەبێترێتەوە لەلایەنی مادیەوە حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی سوودێکی باشە بینێ لەلایەنی تەندروستیەوە حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی ئەچینە سەر ئاستە باشەکانی وڵاتان کە بەڵێ ئێمەش لە هەرێمێکی بچووکی ناو عێراقا دەکرێت چاندنەوەی ئەندامی جەستە بکرێت بەداخەوە ئێمە تا ئێستا نەخۆشخانەیەکمان نییە لە هەرێمی کوردستانە چاندنەوەی ئەندامی جەستە بۆ چاندنەوەکان بەردەوام بچینە من 6 ئەندامی جەست 6 ئەندامی ڕێکخراوەکەمان کۆچی دوایی کردووە نەمانتوانێت سوودیان لێ ببینین ئێستش لەگەڵ یابێت لە نەخۆشخانەیەکی ئەهلی کە ناوی ناڵم لەم شارەی من و تۆیە کە سلێمانیا چاندنەوەی گورچیلە بەس نەشتەرگەریەکەی بە 18 ملیۆن دینارەکرێت ئەگەر حکوومەت نەخۆشخانەیەکی وای هەبێت
بڕێک پارەی کەم وەرگێ بۆ نمونە سەر لە نەخۆشخانەی حکومیە نەشتەرگەری گورچیلە ئەکرێ بە دەوروبەری 2 ملیۆن دینار وەرەگرێ بەڵام لە ئەهلیەکە هەژدەیە ئەو کاتە تۆ خۆوەکو لایانی دارایەکە ئیسفادەشەکەی نەوەک ئەهلێکەیە وەکو ئەهلیەکەش نیە خەڵکێکیش ڕوت تێکە ئێستا ئێمە نەخۆشخانەیەکمانەیە چاندنەوەی مۆخ تەنیشتی نەخۆشخانەی هیوایە ئەمە هەم لایانی دارایی سوودێک شێ بۆ حکوومەت هەم نەخۆشی شێر پەنجەی خوێن و لەگەڵ تالاسیمێژ ڕوو ناکەنە دەرەوەی وڵات بۆ نەشتەرگەری بەداخەوە ئێمە تا ئێستا نەخۆشخانەیەکمان نییە بۆ چاندنەوەی ئەندامی جەستا ئەوە زۆر گرنگە و دەبێ حکوومەت بیر لەوە کاتۆکە هەم لە ڕووی ئاستی تەندروستی و باڵانسی بەرزکاتەوە و ئێمە بگەینەوەی کە ئاستێکی باشمانە بێت لەسەر ئاستی نێودەوڵەتی شکای ئێستا نەخۆشخانی لە شێر پەنجایەکێکی لە نەخۆشخانە باشەکان و لە پێشەوەی هیوایە نانەکەلیە لە پێشەوەین لە پسپۆڕ و خەڵکی بەتوانە و پزیشکی زۆر بەتوانە خەڵکی زۆر باش کاک فەرهاد هەم بەڕێستان بەهۆی ئەوەی کە هەڵبەتە ئەبێ لێ ڕابینینێک و یان چەند بەردەستەیەکی تر هەبێ بۆ ئەم داواکاریەکەواتە ئەو ئەندامانەی کە لە ڕێکخراوەکەتان هەن کێن و یاخود چۆنا دەبنە بە ئەندام بەتایبەت ئەوانەی کە بەخشەرن ئەو ڕێکارانە چین بۆی ببن بە ئەندام و ئایا زۆرن وا بەو ڕادەی کە ئێمە داوای نەخۆشخانەیەک بکەین بۆی بتوانین ئێمە لە چوارچێوەی ئەوەی کە بەس لە سنووری سلێمانیین هەچەند ئێمە نوێنەرایەتیمان هەیە لە هەولێر لە چەمچەماڵ لە ڕانیە بەڵام لەگەڵەوەی کە زۆرترین فۆکسمان لەسەر سلێمانی بۆ لە بەرەوەی ماڵبەندی ڕیسەکەمان لێرە بووە بەسپاسەوە ئێمە ئێستا 1230 ئەنداممان هەیە بەڵام زیاتر لە 6,000 فۆرم کە خەڵک خۆی هاتووە داوای کردووە ببێ بە ئەندام یاومانەتێ بەڵام قورسیەکەی ئەوەیە ئەم ڕێکخراوەی ئێمە مەرجێکمان هەیە ئەو کەسەی کە دێت بێ بە ئەندام 2 فۆرمانێ فۆرمێک کە بەویستی خۆی پڕیەکاتەوە کە دەیەوێت لە دوای مردنی لە هەر کاتێکەوێت بەپێی ئەوەی کە ئەوێت پڕیەکاتەوە کە من بەویستی خۆم تەمەنم سەر و 18 ساڵە و دەمەوێت وەسیەتنامەیەکەکەم کە ئەندامانی جەستەم دەبەخشم لە دوای مردن یان ئاڵێ لە مردن لە ژیان دامادەم چەند شتێکە بڵم بەخشینی ئەندامەکان هەر دوای مردن و لە ژیانی شا ئەوی شت بۆشیەکەمەوە بەڵام فۆرمی دووەممان بۆ خێزانی پلەیەکی ئەم کەسەیە بۆ نمونە من کاتێک کە بڕیارما لە ڕێکخراوەکە وەکو ببمەوە بە ئەندامیان وەکەوەی کە نەکەی سەرۆکم وە خۆم دروستم کردووە بەڵام لەگەڵەوەی کە ئەندامم لەوێ فۆرمەکەم پڕ کردوێتەوە ئەبێت خێزانی پلەیەکی من ڕەزامەند بن لەسەر مسیێتی چکات تەنها ڕێکخراوێکە تۆ مامەڵە لەگەڵ ئەندامەکە ناکەی مامەڵە لەگەڵ کەسوکاریەکەی من ئەگەر بەیانی کۆچی دواییم کرد ئەگەر کە سوکارەکەم نێن هاوکاری تەندروستی بن ناکری شەکە هیچ کێشەی کۆمەڵاتی لەو جۆرە دروست بووە بۆیە پێدەڵم لە کۆی زیاتر لە 6,000 فۆرم 1230 خێزان ڕەزامەند بوون لەسەرەوەی ئازیزەکانیان ئەم فۆرمە پڕکەنەوە ئەوانی کە فۆرمی کەسوکارەکانیان نایەنەوە بەڵام خۆیان حەزەکەن بەڵام ئێمە ناتوانین بکەین بە ئەندام لەبەر ئەوەی کە ئەوان هاوکار نابن بەیانی ئەگەر ڕوبەڕوێ بوومە و کەسێکیان هاوکارمان نەبوو ئێمە چی بکەین خۆشیەکەش لەوایە ئەو 1230 ئەندامەی کە ئێمە هەمانە زۆرینیان بە کاملی خێزانە منەستە لە خێزانەکەی خۆم دایکم هاوسەرەکەم برایەکەم کچە گەورەکەم کچێکی کەم ئەمانە هەمووی سا ئەندامن لە ڕێکخراوەکە هەمووشی بەخشەرم بەرمەرجێک یەکەم جار دایکم هەر بۆ ماوەی قسەی لەگەڵانە کردم ڕەزامەند نەبوو لەسەر وەسیەتنامەکەی کە دابووم بە وەزارەت بەڵام ئێستا خۆی ئەندامە بۆ ئەبێ بگاتە ئەو قەنەعەتەی کە ئەمە کارێکی زۆر ئینسانیە تۆ دەمریت لە جیاتیەوەی ئەو جەستەیەت لەژێر خۆڵا بێت لانی کەم بیکە بە سەدەقە جاریەک خێرێکی نەبڕاوە بۆ خۆت هەتا ئەو کەسانیت لە ژیانە باشەیە بکەن تۆ لەگەڵیان بەشداری چکە تۆ ڕزگارێک کردوون خی گەورە مژدەی ئەوەیە هەر کەسێک گیانێکی ڕزگار کردەوە کۆی هەموو گیانەکان ڕزگارکە بەداخەوە ئەگەر ئێمە لەسەر سنووری هەولێروش و دۆکیش و قەزا و ناحیەکان کارمان بکردایە ئێستا بە هەزاران ئەنداممان هەبوو و ئێمە لەبەر ئەوەی هیچ کەسێک هاوکارمان نیە لەلایەنی دارایی و معنەویشەوە بە جوهد و گیرفانی خۆمان کارەکەین نەمانتوانیوە 2 سیمینار 2 وەرکشۆپ 2 مێزگر 2 دیبیت ئەوانە بکەین بە مەرجێکەوەی کە هەمانە چەند کەناڵێکی وەکو ئەم کەناڵ ئازیزەی ئێوەیە هاوکار و پشتیوانمانن دەنگی ئێمە ئەگەێنن ئێمە لە کەناڵەکانی ئەوانە وا دەکەین خەڵکێک ڕوومان تێکات بۆیە بەداخەوە لەگەڵ ئەو هەموو ڕێگریانش کە لە بەردەممانایە توانیمان 1230 ئەندام کۆکەینەوە لە وەزیرە و کۆتایەتی هەتاوەکو خەڵکێکی سادە بڵێ کاک فەرهاد ئێمە باسی ئەومان کرد ئەو فۆرمانی کە پڕکرێتەوە کەسانی بە شێر زۆری بەخشەرن بەڵام ئایا کەسانێکی دیکەن کە پێویستیان بە ئەندامێک لە ئەندامەکانی جەستێ ئەمانش لەلایەوە هەروەکو ئەندامێک سێر دەکرێن یان ئەو ڕێکارانە چین کە وەرگر و بەخشەر باوڵێن بەڵێ ئەوانە ئەندام نین من بە بەڕێستم و پێشتر وتم
ئێمە بەشێکمان هەیە بەشی ئەو کەسانی کە پێویستیان بە ئەندامەکانی جەستەیە. من تەنانەت بە جەنابی وەزیری تەندروستیم وتم کاک دکتۆر بەس لە سنووری سلێمانی و دەوروبەری بە سەدان خەڵکم ناو نووسیوە بە زانیاریەکانیان لەسەر نەخۆشیەکەی کە وێنەی با بڵێن شیکاری و شتەکانی بۆ نردوین لەگەڵ ئەوەشی کە بۆ نمونە کێشەی زەرعی گورچیلەی هەیە یا زەرعی جگەری هەیە یان بۆ نم کەسە قەرینەیەکی چای پێویستە هەر کێشەیەکیە وتم هەموویمان لا تۆمارە بە ناونیشانی بە مشتێکی ئەگەر بێت و ئێمە نەخۆشخانەکەمان هەبێت ئەو نەخۆشخانەوەی چاندنەوەی ئەندامی دەستا تۆ چەند بەشێکتیایە بەشی چاودێری چڕی پێوترێ ئێمە چەند ئێستا لە هەموو نەخۆشخانەکانی سلێمانی بڕەوە بەشێکی پێڵەن ئەنایم ڕەکەزە کاتە تۆچی بۆ سەدای نەخۆشیەڵە وڵا لە ئەنایم ڕەکەزایە کەس ناتوانێت ببینێت لە ژێر جیازایە هەندێک لەم کەسانە بەڕووداوی هاتوچۆ یا بە جەڵدەی مێژگا بە هەر شتێک دەبێ تووشی مردنی مێشک بوون بە فارسی پێوترێ مەرگ مەغزی ئەم کەسانە مردوون بەڵام تەنها لە ژێر ئامێرێکە بۆ چەند ڕۆژێک ئەمێنەوە چنە کۆما چنە غەیبوبە چەند ڕۆژێک ئەمێنەوە بۆی بزانن هیوایەکەیە بۆی بگەڕێنەوە بۆ ژیان ئەم کەسانە ئەگەر بێت و لە چەند ڕۆژ زیاترمانەوە دڵنیاییەکە ئیترم کەسە تەواو تووشی خوێنبەربوونی ئەم کەسانە لە ئێرانە ئێمە کۆماری ئیسلامی ئێران بەسپاسەوە بە فەرمی دوو جار تا ئێستا ئێمەیان بانگێش کردووە بۆ ئێران لەگەڵ جێگری وەزیری تەندروستی کۆماری ئیسلامی ئێران دانیشتون کارەکەی ئێمەی زۆر بە پیرۆزە ئەڵێ ئامادەین تیمیش بنێرین لێرە لە هەموو لایەنەکانەوە تیمەکانی نەخۆشخانەکانی ئێوە ئەگەر نەخۆشخانێکتان نەبێت تایبەت بەوە فێریان بکە هاوکاریان بێ وەک چۆن لە پێشترا بۆ نەخۆشخانەی چاندنەوەی مۆخ هەمان کارمان کرد ئەوان ئەوەندەیان لا گرنگە لە شارێکی وەکو تارەها تاران پایتەختی کۆماری ئیسلامی ئێران لە هەر چوار لە گۆشەی با بڵێن داغڵبوونی بە شار چوار نەخۆشخانەی گەورە هەیە بۆ چاندنەوەی ئەندامی جەستە بۆی ئەگەر کەسێک بە ڕووداوێکی ساتە وەختە کۆچی دوایی کرد زوو بگەێنرێتە یەکێک لەو چوار نەخۆشخانەیە بۆی بتوانێت 6 بۆ 7 ئەندامی جەستەی لێت وەربگیرێ ئەزانی هەر یەکێک لێ توانین 7 کەس ڕزگار بکەین ویسم بۆ پرسیارەوە هەم کەواتە لەگەڵەمی بەڕێزیەکە گرێتەوە زۆرترین داواکاری چە لەسەر و ئەندامانی جەستەیانی کە ئێمە چۆن ئەتوانین بەپێی ئەندامەکانی جەستەمان ئەتوانین 7 کەس ڕزگارکەین یان تا چەندێک ئێمە ئەتوانی هەر یەک کەسێک بۆ چەند کەس ئەتوانێت هەر کەسێک ئەگەر بە بەرجێ ئەندامەکانی جەستەی کێشەی نەبێ بۆ نانانە منەسە گورچی لەم کێشەی هەبێ بەڵام دڵم کێشەی نەبێ ئەگەر هیچ کێشەیەکی نەبێ هەر کەسێک دەتوانێت 7 کەس ڕزگار بکە بەمەرجە پشکنینەکانیش بەمەرجە لە پشکنینەکانە بۆ ئەو کەسە گونجاوێت لە ئێران چیەکەن خەڵکێکی زۆر ناوی نووسیوە بۆ نمونە فەرهاد پێویستی بەدڵە ئەو شتانی کە لە پشکنینەکانی منە هەیە بۆ نمونە جۆری خوێنەکەم چی پێویستە کاتێک کەسێک چێتە کۆما و ئەی هێنە ئەو نەخۆشخانەیە پشکنینی بۆ ئەکرێ ئەو چەند ڕۆژە پشکنینی بۆ کرێت بەراورد دەکرێت لەگەڵ ئەوانەی کە پێویستیانە بزانن لەگەڵ کێ نزیکترینە یەکسەر ئەو کەسەیەنەوە ناو نەخۆشخانە ئەڵێنەوە بەخشەرێکەیە و پێت دەبەخشێ لەگەڵ کە سوکارەکەی قسە دەکرێت واژۆی دەکەن ڕەزامەند دەبن ئەو ڕۆژەی کە ئیتر بەداخەوە ئیتر تەرمەکەی ئێنە بە کە سوکارەکەی کە سوکارەکەی دێن ئیمزا ئەکەن دەیبەنە هۆڵی نەشتەرگەری ئەو ئەندامانی جەستەی کە بە سوودە بۆ ئەو خەڵکانی تر ئەوانیش هەر لەوێن چاوەڕێەکەن پێیان بدرێ لێ دەرەهێنرێ زۆر بە سیستەمێکی جوان بە شێوەیەکی جوان من ئەمە وەکو مەترسی نایڵم کە لە هەرێمەکەمانەیە جەنابە دەزانی لە هەر 5 کەسێک ڤایرۆسی جگەری هەیە لە هەرێمی ئێمە لە عێراقا ئەمە ڕۆژ بە ڕۆژ زیاکە مەترسیە و پێشی نازانی تا ئەو کاتێک جگەرت تووشی کێشابێ پێی نازانی کاتێک ئەزانی تۆ بێ زەرعی جگەر بکەیت زەرعی جگەریش بەشێ جگەر وەرەگیرێ لە کەسێک بۆ کەسێکتر زۆر کارێکی سەخت نییە ڕاستە نەشتەرگەری مەبەستە تۆ ئەزانیت ڕۆژانە بەس لە نەخۆشخانەی شارە لە سلێمانی مانگانە لە نێوان 500 بۆ 800 کەس بەس غەسلی گورچیلەی بۆ وەکرێ ئەگەر ئەم بابەتە ڕێکارەکانی ڕێکتر بکرێتەوە کێشەی غەسلەکانیش کەم ئەگەر نەخۆشخانەیەکی چاندنەوەی ئەندامی جەستە دروست بکرێ من دڵنیایی ئێم بە حکوومەتی ئێرەم بە وەزارەتی تەندروستی لە ماوەی چەند ساڵێکدا خەڵکێک دێت ئیتر پێویستی جاران خوێن ئەچوی بتڵە خوێنت خەڵکت پیا کرد بە 1500 دینار ئەکڕڵا ئێستا خەڵک خۆی ڕواڵە کاکاتون خوێن بە مەڵە جارە نامانەوێت ئەمە هۆشیاریە ئەگەر ئەم ڕێکخراوە یان ئەگەر لایەنی تەندروستی گرنگیدا بەم تەوەرە وای لێدەی خەڵکێک خۆی ئەڕوات ئەڵێ کاکەم من ئازیزێکم وا لە سەرە مەرگە
کاتی سەرمەرگم بمبەنە نەخۆشخانە چی پێویستە بیان بە خەڵک ڕووداوێکی ئێمە ئیبینین شەقامەکانمان ڕێگاوبانەکانمان زۆر ئەو ماوەیە چەندێکە کە سوود لە ئەندامە جستەکان وەردەگیرێت مردن و لە نێوان دوو جۆر هەیە ئەگەر ڕاستە و خۆ بۆ نمونە بە ڕووداوێکی ماتۆرسکێل ئۆتۆمبیل کەسێک لەو ساتەوەختەیە گیان لەدەسەیە هەر ئەو کاتە بیگەینتە نەخۆشخانە بە هەمان شێوە ئاسایەکە توانین سوود لە ئەندامانی جەستەی ببینی خۆ ئەگەر بێت و ئەم کەسە لە ڕووداوی هاتچۆکات تووشی خوێنبەربوونی ناوەکی ببێ لە ئەخرێتە ژێر ئامێرەوە وەک وتوانە چێتە کۆمە لە ماوەی چەند ڕۆژێکیش بمێنێتەوە تا لە ژێرەوە ئامێرا بێت تۆ کارە یاسایەکانی بۆکەی بە هەمان شێوە توانین سوودی لەبین باوەڕت بێ ڕۆژانە ئێمە ڕووداوی هاتوچۆمانەیە ڕۆژانە خەڵکێکی زۆر بەدەیان کەس لە چاودێری چڕن هەمووی لە کۆمایە من دڵنیام ئەگەر لە هەموو سینەخۆشێک کە گوای لێت بڵابڵین مردوویەکی زیینووە لەو سینەخۆشێک کە گیان لەدەزێن ئەگەر لەگەڵ کە سوکاریانە قسە بکرێت لەلایەن توێژەرێکی باش لەلایەن کەسێک کە بتوانێت قەنەعەتیان پێ بکات لە سی کەس ئەگەر دەشی ڕازی بێت لەم سی کەسە ئەگەر لە سێ بەشێکی ڕازی بێت ئەم دە کەسە حتا کەس ڕزگارەکە کۆمەڵێکی زۆر ژیان ئەمە زۆر گرنگە فەرهاد ڕسوماتی مادی هیچ هەیە بۆ کەسی کە دەبەخشی وەری دەگرێت هەر تەنانەت بۆ پڕکردنەوەی فۆرمەی ئێوە هیچ ئێمە ڕێکخراوێکی مرۆیی کامل هەموو شتەکان بەخشینە بەڵام لای ئێمە ئەم کەسە پێناسێکی بۆ کرێ وەلا ئەم کەسە لە هەموو دنیاە ئێستا لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپی ئەو کەسی کە وەسیەت دەکا یا با بڵێن ئەڵێ من ئەندامی جەستەمە بەخشم هەندێک وڵات هەیە لەسەر مۆڵەتی شۆفێریەکەی مۆرێکی تایبەت دەکرێت بەوەی کە ئەمە جەستە بەخشە ئەمە کە ئەکەوێتە ناو پۆلیسیا چۆیان کاتی ڕسوماتێبێت زۆر ڕێزیەگیرێ کاری ئاسانەکرێ لە کۆماری ئیسلامی ئێرانە و کەسانی کە جەستە بەخشن قایشێکی تایبەتی خۆیان هەیە ئەمانە زۆر ڕێزی تایبەتیان بۆ گیرێ و کاراسانیان زۆر بۆ کرێت لە بەرێزانم کەسە لە ئەمە تایبەتە لە هەندێک وڵاتیش با بڵێن ئاستی موچەکەی زیاکرێم کەسە یعنی تەنها شوێنێک من دیبێتم بەداخەوە لە هەموو وڵاتانی دنیاە زۆر گرنگی درراوە بە بەخشینی جەستە تەنها شوێنێک کە لە بەداخەوە هەتا ئێستش لەسەر ئاستی تاک و حکوومەتە کاری بۆ ناکرێت عێراقا لەگەڵ هەرێم باوەڕەکەی من داوایان لێکردنیان مۆڵەتەکەت کە بە مۆڵەت عێراق هەموو شتێکت هاوکاری بۆکەن لەبەرەوەی من هەرێمەکەی خۆمم زۆر خۆشەوێ دڵنیام ڕۆژێکە بێم هەرێمی منیش خۆی دەوڵەتێکە باوەڕت بێ نەچوون بیکەم وتومە بەس داوام کرد لە وەزیری تەندروستی وتم ئەم هەموو نەخۆشخانەمانەیە لە سلێمانی ئەو لێر دۆک کە کاتی کۆرۆنا بیناتان تەتەخان کرد بۆ کۆرۆنا ئێستا کۆرۆنا شکر نەماوە یەکێ لەو بەینانە بکەن بە بینان چاندنەوەی ئەندامی جەستە لێرەشۆ پێڵەمەکەم بیکەن هۆشیاری کۆمەلگا یارمەتیدەرێکی زیاتر دەبێت بەڵەوەی کە خەڵکی لەگەڵ ئەمە بتوانێت بەرجەستی بەرکەوتەی زیاتری چەند خۆشە لەسەر ئاستی نێودەوڵەتی بڵێن تەندروستی هەرێمی کوردستان لە ئاستی فڵان وڵات بابەتەکە ڕزگارکردنی ژیانێکە ئەوە زۆر شتێ هەر ئەو کەسە خۆت تۆ ئەگەر کەسێکی کە ڕزگار بکەی گەورەیەکی زۆرە حەزم کرد ئەوە بپرسم زیاتر لە ئافرەتان یا لە پیاوان بەخشەرن ئەو ئێمە ڕێژەی ئافرەتمان زیاتر ئافرەت زۆر زیاتر عاتفیە بە سۆس کارەکە و زۆر ئامادە باشییان زیاترە ئێمە ڕێژەی زیاترمان ئافرەت لە ئافرەتەکان بەڵێ ئافرەتمان زیاترە من زۆر سوپاس دەکەم تەبەن ئەم بابەتە چەند قسەی لەسەرکەین زۆر تایبەتمەندی و گرنگی زیاتری دەبێنن وەکو ئاماژەم پێکرد زۆر گرنگە ئێمە لەوە تێبگەین کە هەرێکێک لە ئێمە دەتوانێت ببەخشێت و لە چی ببەخشین لە ڕێگەی جەنابتەوە زۆر وردەکاری زیاترم دەستکە و سوپاس دەکەم لە کۆتایی حەزەکەم پەیامی ئێوە بزان بۆ ئەو کەسانی کە هێشتا ئەم بابەتە نەگەیشتووەتە لایەن قسەی ئێوە چیە بۆ کەسانی کە تاکو ئێستا باوەڕیان بەوە نییە ببەخشن من دەڵێم بێنە بەرچاوی خۆت تۆ کەسێکی زۆر ئازیزت بە بەخشینی ئەندامێکی جەستەی کەسێک تر بۆی ژیانی بۆ بگەڕێتەوە جا هەچ ئەندامێکی جەستێتی بێنە بەرچاوی خۆ گەنجێک کەسێکی نابینا پێویستی بە قەرینەیەکی چاوبێ و ڕووناکی و ژیانی بۆ گەڕێتەوە کەسێک من خاتوونێک خاوەنی دوو مناڵ بوو هاوسەرەکەی بەجێهێشت بوو ئەم خاتونە پێویستی بە چاندنەوەی گورچیلا هەبوو کە سوکاری شەمووی پشتیان تێکرد بوو هەم ماڵە خەزور هەم ماڵی باوکی باوەڕت بێت شەڕمان لەسەرەوە بوو هی کاممان گورچیلێمان پێی ببەخشین خواخوامان بوو یەکێکمان بۆی ببێ بیدەینە چکە دوو مناڵی بچووکی هەبوو بەداخەوە شەکری بەرز بوو ئەم خاتونە گیانی لە دەزاد نەگەشتەوەی بۆ گورچیلەکە وەرگێ مەبەستم چییە؟ کاتێک کە تۆ بێنە بەرچاوی خۆت کەسێکی ئازیزت چەند خۆشە دێنە دەستەگرن هاوکاری دەکەن ئەم کەسە ئازیزت ڕزگارەکەن ژیانی بۆ گێڕنەوە ئەگەر تۆ بەجەستەیەکی مردووی خۆت کە ژیانت کۆتایی پێاتوە لەژێر ئەو خۆڵەیە
جستەیە کرد دوای چەند ساڵێک سێری کە بەس ئێسک و پرووس کە دەمێنێتەوە ئەی ئەگەر بەو جستەی تۆ ترپەی دڵی تۆ لە ناو دڵی کەسێک ترا بوو ئەو قەرینە چاوی جوانی تۆ چایەکی تر پێی بینی ئەو گورچیلانەی تۆ کەسێکی تر ژیانی بۆ گەڕایە ئەگەر لەم ڕوانگەیەوە کارکەین لە هەموو ژیاندا ئەگەر کەسێکی بەخشەر بوویت ئەگەر فێریەوە بوویت ئینسانێکی بەخشەر بیت قەت ناتوانانی ئازاری مێلورەیەکیش بیت کەسێک دەبیت ناتوانانی هەڵچوونت هەبێ ناتوانانی تووڕێیت هەبێ ناتوانانی ڕقی تۆڵەت هەبێ هەموو کاتێک ئینسان ئەو ئینسانانی کە بەخشەرن خەڵکە جوانەکەن ئەو خەڵکانن کە ئەگەر وەک مەسی هەڵێگە زلەیەکی لیام ئەڵم لاکەی کەشم زلەیەکی لەبە ئەوەندە مرۆیی لە ناو گیان تا دروزە بێت ئامادەیتیان نییە بەهۆی تۆ کەسێک ئازار بچێژێ سەکان خۆش بێ ئێوە سەرکەوتوو بن لە ساغ و تەندروست باش بن ئینشاءالله زۆر سپاس بۆ ئێوە بە دڵنیایی و گومانی تێدا نییە هەتا ببەخشی زیاتر دێتەوە ڕێگەت ئەگەر ببەخشی مەرج نییە خۆشت وەری نەگری تایبەتر بۆ بابەتێکی وەها کە لە دوای مردنی خۆتە تۆ ببەخشە بۆ ئەوەی ئەوانەی خۆشت ئەوێن و لە دوای خۆت بەجیان دێڵی ئەوان سەلامەتتر بن ڕەنگە هەندێک جار بیرۆکێکی زۆر گەورەتر هەبێت لە پاڵ ئەم بەخشینەوە ئەوەیە من کەسانێکی زۆر خۆشەویستم هەیە ترسی هەرە گەورم لەوەیە کە ئەوان بەجێ بێڵم زۆر بەمان ئەم قسەیە دووپاتەکەینەوە لە مردن ناترسم لەوە ئەترسم خۆشەویستەکانم کە لە دوای خۆم چیان لێ بەجێ دێڵم و چیان لێ دێت بۆیە ئەتوانین لەوە بیرکەینەوە ئەگەر خۆشم مردم با دڵم لە کەسێکی کەوە لە جستەی کەسێکی کەوە ئاگەی لە خۆشەویستەکانم بێ با چاوم لە چاوی کەسێکی کەوە هەر چاوی لە خۆشەویستەکانم بێ هیوادارم هەمومان ببەخشین سپاس بۆیەوە سپاس بۆی ئەو کاتتان لەگەڵ بەسەر بردین کاتێکی شاد ئێوارەتان شاد سپاس بۆ جەنابیشتان